بەڕێز حەسەن شێخانی مامۆستای زانکۆ و چاودێری سیاسی کە لە کەرکووکەوە لەگەڵمە. بەڕێز شێخانی سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئێمە سەرەتا بزانم بربەستەکانی بەردەم یەکلاکردنەوەی ئەم بڕیارە چییە؟ کێ ڕێگرە کە زەوی جوتیارانی کورد بۆ خاوەنە ڕەسەنەکانیان بگەڕێتەوە؟ سڵاو ڕێز بۆ جەنابێت بۆ بینەرانی کوردستان 24. ڕاستی گەرەکە دادگای باڵای فیدرالی بەرگە و مادەی تایبەتی خۆی هەیە لە دەستوری عێراق و دەستوری عێراق لە چاو ئەو وڵاتانەی دەوروبەر باشترین دەستورە نووسراوەتەوە بۆ هەموو بوارەکانی ئازادی گشتی و با بڵێن ڕەچاوی ژیانی پێکاتەکان و هەڵبژاردن و دەستکردی دەسەڵات و ئەو بابەتانەیانی لەگەڵ ئەو تێبیانی کەسەرن لەسەر دەستور، بەڵام باشترینیانە و دادگای باڵای فیدرالی وەکو لە پێناسەکەی و لە ئەرکی هاتووە کەوا دەستوریەتی ئەو یاسایانە یەکلایە کاتەوە ڕاوە و شیکردنەوەی یاسا دەستوریەکان و هەروەها ئەو کێشانەی نێوان هەرێمەکان و ناوەند یا بەغدا دروستە بێت، اتحادی دروستە بێت لەگەڵ پارێزگاکان. بەڵام وەکو ئەزمونێک کە لە دوای 2004 و تاکو ئێستا هیچ معقوڵێتێکی تیانێتەوە کەوا یاساکانی ڕژێمی پێشوو کاری پێ بکرێت و محکەمەی اتحادی و پەرلەمانی عێراقا تاکو ئێستا سەدام حوسێن خۆی نەما بێ، بەڵام یاساکانی کاری پێ بکرێت و بەتایبەت ئەو یاسایانی کەوا تەغییری دیموگرافی ئێمە لە بیرمان نەچێ هە لە دەستور لە مادەی 23 لە بەرگەی 2 لە با ئەڵێ هەرچی شێوازێکی مڵکدارێتی مەبەستی گۆڕانی دیموگرافی ئەوانە نابێ ئەنجام بدرێ و دیارە ئەم مەبەستی ڕژێمی پێشوو تەغییری دیموگرافی بووە، گۆڕانکاری ناوچەیی بووە لە با بڵێن لە سەر پێکاتەکانی دیارە ئەوە سیاسەتێکە. بەڵام ئایا تاکو ئێستا کە حکوومەتی عێراقی و دادگای باڵای فیدرالی نزیکەی 55 مادەی دەستوری کە سەرکردایەتی کورد تێبینیان لەسەری هەیە، بە تایبەتی دیریان مادەی 140 ئەنجومەنی اتحادی مەجلیسی اتحادی یا فیدرالی تا ئیسا و مادانە جێبەجێ ناکرێن، باس ناکرێەوە زۆری ئەڵێ نەبڕی قانون و ئەبێ یاسا ئەوانە یەکلا بکرێت و باشە بۆ بەوەرکانە هەڵباشە. بەڵام بۆچی دادگای باڵای فیدرالی ئامادە نییە ئەو بڕیارانەی هەڵبۆشێنێتەوە بڕیارەکانی ڕژمی باسی پێشوو ئەوەی کە بە ئەنجومەنی سەورە ناسراوە لەسەر زەوی جوتیارانی کورد؟ کێ هانی ئەم بابەتە دەدات و کێ ڕێگرە لە بەردەمەوەی کە جوتیارانی کورد بگەنە مافەکانی خۆیان لە ڕێگەی یاساوە؟ خۆی طبعاً دیارە ئەو کاتێک کە دەستور نووسراوەتەوە سەرکردایەتی کورد لیژنەیەک تایبەت بوو، سەماحەتی شێخ مام حەموودی سەرپەرشتیە کرد و نێرانی کورد و لە هەموو پێکاتەکان لە هەموو حزبەکان بەشدار بوون لە نووسینەوەی دەستورە. ئەلەوەیە لە مادەی 143 دەستوری عێراقدا هاتووە ئەڵێ قانونی ئیدارەی دەولە کە ئەو کاتە برێمەر دایڕێژت، ئەو قانونە هەڵەوەشێتەوە تەنها مادەی 58 و 53 نەبێ. 58 کەیسە بۆتە مادەی 140 دەستوری، بەڵام 53 خۆی ماوەتەوە کە پەیوەستە و پەیوەندیدارە بە ئەو زەوی کشت و کاڵەکان کە ئیسە کێشەیە لەسەری سەرکردایەتی ئەو کاتە هەستی کردبوو لەبەرەوەی دادگای باڵای فیدرالی واکە هەستەکرێت لە سیاسەتێکی وا ڕەچاوەکە ئەوەی خۆی بە ئینتیقائی بە ئەوەی خواست و هەڵبژێردراوی خۆی مەبەزبێتایە. ئێمە نمونەمان هەیە، یانی سە بۆ نمونە ئێمە لە هەرێمی کوردستان وزارەتی ئەوقافمان هەیە، بەڵام هەنێ تعلیمات و لە دەستوری شاتۆ ئەڵێ دیوان هەبێ بۆ وەقفی شیعی و سونی و ئاینەکان و ئاینزاکان. ئێتو تێ وزارەتی ئەوقاف هەڵەوەشێنێتەوە لەگەڵ وزاری کاروباری کۆمەڵایەتی چی عێراقیەتێکی کە هە لە دەستورە هاتووە وابزان مادەی 91 کاڵێ ئەو یاسایانەی کەوا لە پێش 92 لە هەرێمی کوردستان کاری فکرە بەردەوام دەبنە سەری و ئەو پێکاتەی هەیکەلی ئیداری هەیە. ئێمە ینی یاسایەکە سەر بە وزارەتی ئەوقاف کە بۆ نمونە باسکەم لە 2007 دەرچووە کاری پێکرێ. یعنی ئەمان دێن ئەم بابەتانە ئەوڕژێن و سبەی لەوانەیە وزارەتی پێشمەرگە و وزارەتەکانی دیکەش هەڵوەشێنەوە یەکێ دێ سکاڵای پێشکەشەکاتەوە ئەوان بە ئینتیقایی بە هەڵبژراوی کار دەکەن. بۆ نمونە یاسای وا هەیە، بڕیاری وا هەیە دژی کورد لێرە نەیارێکی کورد لە پێکاتێ و نەتەوەیەکی دیکە لەسەر ئەنجومەنی سەرکردایەتی و بینایە لە 24 ساعتە یەکسەر بڕیارەکان دەوتیانەوە تاپۆکەی وا و ئەو بڕیاریان دەرکرد و دژی کوردیانی. لەبەرەوە ئێمە بابەتێکی زۆر هەیە ئەبێ دادگای باڵای فیدرالی یەکلایی بکاتەوە، بەڵام یەکلایی ناکاتەوە تاکو ئێستا و ئەرکی ئەندام پەرلەمانەکانی ئێمە لە
لە پەرلەمانی عێراق نوێنەرانی کورد ئەو باە ئەو 50 پێشمان هەر ڕۆژی سکاڵایەکیان پێشکەش بکرای دادگای باڵای فدرالی باشە ئێوە بۆ ئەم یاسایانەجێ بۆ محکەم بۆ مادەی 140 جێبەجێ ناکرێت بۆ مەرسی حای دروست ناکرێت بۆ ئەو مەرسی القەضای لە عەلا هەیە کەوا نوێنەرەکانی کوردی شێبێتیایە بێت بەشی هەرێمەکانی تیا نوێراتی ئەوان تایە بۆ دەیان مادە جێبەجێ ناکرێت بۆ ئەیسە لەمەیە دەساودەسی ئەکرێت بۆ 16 جار ئەم بڕیارەی با بڵێن تایبەت بە ئەرزە کشت و کاڵەکان هەر دوا دەخرێت پێت وانە هەمان عەقڵیەتی بێت و ئێمە بێنە سەر تاریبکردن بەردەوامی باشە نابێت ئەو کاتەی یاساکانیان داڕشت ئەو کاتەی یاساکانیان داڕشت بۆ محکەمە ئیتیحادی لە دەستورە نابووایە برمیچەی کاتیە بۆە دادگای باڵای فرای بەسە بۆ نمونە تا 3 جار ئەوایەک لای بکرێتەوە معقوڵە بۆ 16 جار ئەم بابەت هەدوا بخرێ دیارە ئەم یاسایە کەم و کوڕیتە یاسای دادگای باڵای فدرالی ئەبێ هەمووە بکرێت دەبێت شاک بکرێ هیچەوە نیت بڕیاری داکەوە کۆتاکان نامێنێت لە هەرێمی کوردستان و ئەو بابەتانە دوای کۆتاکانی نیوەی گەڕانەوە یعنی وەکو بڵێ مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستاناکە وەکو دەی بڵێ دەسایانی چۆن سەوداکە لەگەڵ سەرکردایەتی کوردگەلی کورداکە دەنا هەریسە بۆ جێبەجێکردن موشە و بابەتانایی باشە بۆ ئەندام پەرلەمانەکانی ئێمە تەماشای فەیسبوکانیان کە هەر سەردانی تەعزیە و بۆنە کۆمەڵایەتی باشە بەرز شێخانی با بینە سەر بابەتە سەرەکیەکەی خۆمان نادەنە دادگای باڵای فیدرالی سەبارەت بە جێبەجێکردنی یاساکان ئیمڕۆ ئەرکی ئەندام پەرلەمان خوشکەکەم چاودێری حکوومەتە بۆ جێبەجێکردنی ئێمە ئیتفاقی سیاسیمان کرد لەگەڵ حکوومەتەکەی سوودانی بۆ ئەو ئیتفاقی سیاسی جێبەجێ ناکرێت زۆر باشە ئەوەی کە جەنابەت ئاماژەی پێ دەکەی پێتوانیە بەردەوامیدانی هەمان ئەقڵیەتی تعریبکردن وە گوشار خستنە سەر کورد بێت لە ڕێگەی یاساوە لە بەغداوە لە ڕێگەی دادگای فدرالیەوە بۆ سەر کورد لە کەرکووک مەترسیەکانی ئەم جۆرە مامەڵەکردنە لە داهاتوودا بۆ سەر کورد گۆڕینی دیموگرافیا و مافی یاسایی خەڵکی ڕەسەنی کەرکووک چۆن دەبینی؟ وڵی ئەم پرسیارە زۆر مویمە هەر دادگای باڵای فدرالی خودی دادگای باڵای فدرالی پێچەوانەی دەستور کار دەکای سە بۆ نمونە هەر لە مادەی 23 هاتووەڵێ هەرچی شێوازیە مڵکداری هەبێ بەمبەستی تەغییر دموگرافی ناوێ بکرێ ئێمە لە دوای 2024 لەم ناوچە دابڕێراوەکان لە جەستەی هەرێمی کوردستان کە ئیدارەی دەرەوەی هەرێمی کوردستانە بۆ مڵکداری دەدە خەڵکانی دیکە کە مافیان نییە کە ئەو مڵکە تاپۆ بکرێ بەنا ئەوانەوە ئەمە پێچەوانەی دەستور ئەبێ نوێنەرانی ئێمە کورد سکاڵیان پێشتر بکرێت سەر ئەو مڵکداریەتە کەوا نابێ نابێ دادگای باڵای فدرالی کەیسە ئەرزە کوشتتوکاڵەکان بیانی پانتایەکی زۆری هەیە ئەبێ لەگەڵ ستەمکارە لەگەڵ ستەمکارە وەستاوە بۆ ستەم لێکراو ینی مافی ستەم لێکراو ناگەڕێنێتەوە بۆ خاونەکانیان ئەمە ئەو عەقڵێتان ئێمە پرۆسەی سیاسیمان لە عێراقا کەیسە پرۆسیاسیەکە کە ینی لە ئاسی نێو کۆمەلگانی دەوڵەتی چەندی تێبینیان لەسەری هەیە پرۆسی هەڵبژاردمان هەیە ڕێکخراوەکانی ئەوەی با بڵێن مافی مرۆڤ و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی دەیان پرسیان و ئاماژەی پرسیاریان لەسەری هەیە پرۆسەکانی مافی مرۆڤ و بابەتانە ینی لە عێراقا دوای پرۆسی ئازادی هەوڵماندا کۆمەلگایەکی مەدەنی دروستکەنی سەر کۆمەلگایەکی عەسکەرتاری دروست بووە چۆن ئەبێ لە وڵاتێکە سوپا هەبێت و بە هەزارەهان گروپی چەکداری شەبێت ئەمە هەمووی پێچەوانی دەستورە بڕاستە بە یاسا ڕێکخراوە لەوانەیە کوردەکانش دەنیا داوی بە ئەو یاسایە بەڵام ئەمە مەبەستەکەت یای مهمە پێچەوانی دەستور نابێ کار بکرێت لەبەرەوە ئەم بەرنامەی کەوا ئیستا لە عێراقا بەرپاکرێ یانی لە ئایندەیە پرۆسەی سیاسی خراپتر ئەکات و متمانە نێوان هەرێمەکان و ماوەی کتێک لەوانی هەرێمی دیکەی دروست بێت لەناو پارێزگاکانە متمانە نامێنێ و زیاتر کێشەکان بەرەو قوڵایی دەچن و ئەبێ کارێکی وای بکردایە بە ئینساف و بە یەکسانی ئەو بڕیارانەی دەربکردبایە. زۆر باش بەڕێز حەسەن شێخانی مامۆستای زانکۆ و چاودێری سیاسی زۆر سپاس لە کەرکووکەوە لەگەڵمان بوو.